پۆلیس و هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە ڕۆڵی کارا و کاریگەریان هەیە لە دابینکردنی ئەمنیەتی کوردستان ئەمە لە فەرمانگەکانی حکوومەت و لە شوێنی ئەرکەکانیان ڕەنگ دەداتەوە. لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عەقید کارزان ئەمیر بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستان کە لێرە لەگەڵمە جەنابی عەقید زۆر بەخێر بێت. زۆر سپاس بێژم. ئەبینین کە بارودۆخێکی سەخت لە هەرێمی کوردستان هەیە کە بەسەریدا سەپێنراوە، بەڵام هەندێک چاواشەکاری لەبارەی ڕۆڵی هێزەمنیەکان و هێزەکانی ناوخۆ پۆلیس دەکرێت. ئەمەیە جەناب ئاماژە بۆ بکەی ئەرکەکان ڕۆژانە چۆن بەڕێوە بچن و چۆن ڕۆڵێک دەگێڕن لەم بارودۆخە سەختەدا؟ وەڵێ سپاستان دەکەم. حەزم کرد لە نزیکەوە باسی ئەم بابەتە بکەین لەبەروەی دەزانین ئەمڕۆ سۆشیال میدیا هەموو هەوڵێک دەقۆزێتەوە بۆ ئەوەی پشێویەک دروست بکە یاخود پڕۆپاگەندەیەک دروست بکە کە ئایا هێزەکانی ئەمنی لە هەرێمی کوردستان تااقەتی دەوامکردنیان نەماوە یاخود دەوام بە مەزبوطی ناکەن یاخود هەر شتێکیان هاتۆتە پێش کەوا هەوڵ دەدەن پشێوی دروستکەن لە نێوان هاوڵاتیان و بیانەوێ کاریگەری بکەن لەسەر دەستگای ئەمنیەکانی تاچی دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان. بەڵام ئەمن دەمەوێت لە ستۆدیۆکەی جەنابتانەوە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دووپاتکەمەوە کەما هێزەکانی پۆلیس لە هەرێمی کوردستان کە وەکو هێزەکانی ئاسایش ناوخۆ کە ئەرچی سەرشانمان پاراستنی خاک و نیشتیمان و هاوڵاتیان و ئەمنیەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تەنها بۆ چرکە ساتێکیش لە ئەرکەکانی خۆمان دانابڕین و بگرە زیاتر گڕوتیرمان زیاتر دەبێت. لەبەروێ ئێمە دەزانین هەرێمی کوردستان چەندەها بارودۆخی ئاوای دەرباس کردووە، چەندەها جار تووشی نەهامەتی بووە، تووشی ناخۆشی بووە، تووشی شەڕی داعش بووە. ئێمە هێزە ئەمنیەکان هێزەکانی پۆلیس لە هەرێمی کوردستان تەنها بۆ چرکە ساتێکیش لە ئەرکەکانی خۆمان دانابڕاوین و بۆ هەمیشە دەمەوێت دووپاتی ئەوە بکەمەوە کە ئێمە وەکو دەستگاکانی پۆلیس لە هەرێمی کوردستان هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستان دەبین بە شەو بەڕۆژ و دەتوانن ئێمە سەردانیکەرانی ئەو کەسانی کە ڕۆژانە سەردانی بنکەکانی پۆلیس دەکەن یاخود فەرمانگەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس یاخود بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێم دەبینین ئێمە لە کاتی دەوامی ئاسایی خۆمان لە بەیانیەوە تا دوانی وەڕۆ لە ئەرکی خۆمانین و باشە. عەقید کارزان دیارەکە ئەمە ئەرکێکی قورسە پلاندانان بۆ پاراستنی ئەمنیەت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەگشتی و ئەرکا قورسەی کە لە سەرشانی هێزەکانتانە پێشووتر چۆن بۆ ئێستاش بە هەمان شێوە بە هەمان ساعتی کاری بە هەمان ورە و هێز ئەم هێزانەتان لە ئەرکدا دەبن ئەو پلانانەوە خۆی جێبەجێ دەکرێت؟ بێگومان ئێمە وەکو ئاماژەم پێکرد وەکو تاچی پۆلیس وەکو تاچی هێزە ئەمنیەکانی وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ بارودۆخێکدا ئێمە نەکاریگەری لەسەر ئەرکەکانمان دەبێ نە لەسەر کاتی ئەرگرتنمان دەبێ بگرە. ئێمە وەکو باسم کرد لە زۆر بارودۆخی ناهەمواردا کە دەکەوینە حاڵەتی ئامادە باشیەوە بۆ نمونە لە کاتی شەڕکردن لە کاتی جەنگ لە کاتی بۆنە ئاینیەکان کەوە یاخود بۆنە نیشتیمانیەکان لە کاتی نەورۆز و سەری ساڵ ئێمە هەمومان دەکەوینە حاڵەتی ئامادە باشی لەبەر ئێمە دەزانین لەو کاتانەدا سەردانی کەر زۆر دەبێ هاوڵاتیان لە ناو عێراق و لە دەرەوەی عێراق سەردانێکی زۆری هەرێمی کوردستان دەکەن بۆیە ئێمە ئەرکەکانمان لەو کاتانە زیاتر دەبێ. وەڵام ئێستاش و هیچ جیاوازیەک نابینم لە ئەرکەکانمان و لەو کاروبارانی کە ڕۆژانە ئێمە ڕای دەپەڕێنین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نە لە سەرەتای ساڵەوە نە لە پار ساڵەوە نە ئەم مانگە و نەمانجی پێشووتر هیچ جیاوازیەک نییە لە ئەرک و فەرمانەکانی ئێمەی کە ڕۆژانە جێبەجێ دەکەین لەبەروێ ئێمە ئەرچی پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستانمان لەسەرە بۆیە ئێمە دەبی وەکو قودوەیەک لە پێش خەڵک بین لەگەڵ خەڵک بین بۆ ڕایکردین مامەڵەی خەڵک بین بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک بین کە ئەوانەی کێشیان هەیە ڕۆژانە ڕوو لە دەستگاکانی ئەمنی دەکەن بۆ چارەسەر. باشە پێت وایە ئەم بەردەوام بوونەوە ئەم وەرە و مۆراڵەی هێزەمنیەکان بە تایبەتی پێشمەرگە و پۆلیس و ئەوانەی کە لە ئەرکدان لە ئەرکێکی نیشتیمانی قورستان چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەو پیلانانەی کە دژ بە قەوارەی هەرێمی کوردستان و لە ناوبردننی ورەی هێزەکانی پێشمەرگە و کاریگەری لەسەر خەڵک دەبێت؟ ئایا ئەمە وەڵامێکی پێویستە بۆ ئەوان؟ بەڵێ ئێمە بە هەماهەنگێکی تەواو لەو دەستگای ئەمنیەکانی هەرێمی کوردستان چ لە برایانمان لە ئاسایش لە وەزارەتی پێشمەرگە لە بەرگری و فریاکەوتن لە پۆلیس هەماهەنگێکی تەواو لە نێوانمان هەیە لە هەموو کات و ساتێکدا ئێمە لە هەر فەرمانێک کە بۆمان کە لەسەرمانە جێبەجێ بکەین
یاخود کە ئەرکێکە کە ئێمە باش بە ضروری دەزانین ئەم ئەرکەت جێبەجێ بکرێت چ لە دانانی مەفرەزەی هاوبەش چ لە پشکنین چ لە دەرچوونی مەفرەزەکانمان بە شێوەی پیادە یاخود بە ئۆتۆمبیل لە ناو کوچە و کۆڵانەکانی شارەکان لە گشت هەرێمی کوردستان ئێمە هەماهەنگین وەکو باسم کرد هیچ شتێک ناتوانێت لە مۆڕالی هێز ئەمنیەکانی هەرێمی کوردستان کەم کاتەوە هیچ شتێک ناتوانێت لە ئەو ویرە و ئەم هێزی کە ئێمە هیچمان بۆ پاراستنی هەرێمی کوردستان و پاراستنی هاوڵاتیانمان و سەر و ماڵیان هیچ شتێک ناتوانێت ئەم ئەرکە لەم ئەرکە ساردمان بکاتەوە یاخود هەوڵ بدەن کەوا ئەو پروپاگەندەیەک لە سۆشەڵ میدیا یاخود لە هەر کەناڵێکی ناوخۆیی و دەرەچی هەر بابەتێک بڵاو بکەنەوە لەسەر ئەم بابەتانێک کە تۆ باست کرد ئەمانە دوورن لە ڕاستی دەتوانن ڕۆژانە سەردانی فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان و فەرمانگە ئەمریکا بکەن کە دەبینن کە لە ڕۆژانی وەکو ڕۆژانی پێش وەکو ڕۆژانی ئاسایی کاتی داوامکردمان هەر لە بەیانیوە تا دوای نۆڕۆ ئێمە هەمیشە 24 کات ژمێر بنکەکانمان کراوەیە ژمارە تەلەفۆنەکانی پۆلیسی کراوەیە هەروەکو پێشوێ هیچ شتێک نەگۆڕاوە دەتوانن هەر کاتێک پەیوەندیمان پێ بکەن ئێمە لە خزمەت هاوڵاتیانی خۆمان زۆر باشە جیاواز لەم بابەتە مەوێت سەبارەت بە ئەرکەکانی خۆتان لە 6 مانگی یەکەمی 2025 کەیتر کۆتایی پێ هاتووە چ بابەتێک گرنگ بۆ بەلای ئەو ئامارانەی لە بەردەستان سەبارەت بە پۆلیسی هەرێمی کوردستان چیە بەڵێ ئێمە هەوڵمان داوە ئەمە لەو دوایە هەوڵمان داوە کەوا زۆربەی ئیشوکارەکانی پۆلیس لە هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بکرێت بەڵام چەند قۆناغێکی پێشکەوتوش مەمڕیوە و ئێستا ڕۆتین بە یەکجاری کەم بۆتەوە لە ناو فەرمانگەکانی سەر بە وەزارەتی ناوەخۆ و هەوڵ دراوە سیستەمی پێشکەوتوو لە ناو دەستگاکانی پۆلیس بەکاربێت ئەمەش یارمەتیدەرە لە دوولایەن یارمەتیدەرە لەوەی کە هاوڵاتیان بە زووترین کات مامەڵەکان ڕای بکرێت و لە لایەک تریشەوە یارمەتیدەرە بۆ ئەوەی ئەو کەسانی کە داواکراون یاخود تاوانبارن سەردانی هەر فەرمانگەیەکی حکومی بکەن بەبوونی ئەم سیستەمە مۆدرنەی کە لێن ئێستا لە ناو دەستگای ئەمنیەکانی هەرێمی کوردستان هەیە تاوانباران ناتوانن بە هیچ شێوەیەک سەردانی هیچ دەستگایەکی ئەمنی بکەن بۆ ڕایکردی مامەڵەکانیان و لە داهاتوویەکی نزیکدا هەوڵ دەدەین لەسەر تەواو بوونا کەوا لە فەرمانگەکانی کەرتی تایبەتیش ئەم سیستەمی ئێستا لە ناو دەستگای ئەمریکان دانراوە کە پێڵەن سیستەمی بەدواداچوون و دەستگیرکردنی تاوانباران ئەم سیستەمە لە فەرمانگەکانی کەرتی تایبەتیشدا دەدرێت کە هەر کەسێک سەردانی هەر فەرمانگەیەکی حکومی ناحکومی بکە هەر لە بەردەم دەرگاکەی ناوەکەی داخلی ئەم سیستەمە دەکرێت ئەگەر هەر تاوانێک یاخۆت هەر شتێکی کردی بێ ئەمە دەگەێنرێتەوە بۆ ئەو لایەنی پەیوەندیدار و تەسلیم بەدادرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز عەقید کارزان ئەمیر بەڕێبەر ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە بەڕێبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستان زۆر سپاس.